ئەم کاتتان باش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پانۆراما. لە دوومین بەرنامە لە بەرنامەکانی پانۆراما هاتوونەتەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. یەکەم بەرنامەی ئێمە بە شێوازی نەرێشن لەسەر بارودۆخی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوبووە، بەڵام بەرنامەی دوومی ئێمە بەرنامەیەکی تایبەتە سەبارەت بە ئەو ڕووداوانەی کە لە ماوەی مانگی ڕابردوو لەسەر شەقامەکانی ئێران و بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویدا و بوو بە هۆی کوژران و برینداربوونی گەلێکی زۆر لە جەماوەری ئازادیخواز لە کوردستان و ئێران. بەڵام تایبەتی تر ئێمە ئەمانەوێت لەم بەرنامە باسێک بکەین سەبارەت بە ئەوەی کە بۆچی خەڵکی کورد بە تایبەتی و خەڵکی ئێران بەگشتی نایانەوێت کە سەڵتەنەت و پەهلەوی دووبارە بگەڕێتەوە بۆ ئێران، و پەهلەویەکان چیان کردووە لەم ماوە بۆ ئەوەی کە بێنن ڕاستیەکان جەعل بکەن لە ڕاگەیاندنەکانیانە لە سوشیال میدیاکانیانە بۆ ئەوەی نیشان بدەن کە پەهلەوی ئاڵتێرناتیوی داهاتووی ئێرانە، لە حاڵێکە ئەمە نەتەنیا ڕاست نییە بەڵکو ئەوەندە درۆکە گەورەیە کە هەتا دەنگدانەوەیشی لە دەرەوەی ئێرانیش بووە. پێش لەوە کە بچینە سەر باسی سەرەکی بەرنامەکە، تکاتان لە یەکەم بینەری ئینفۆگرافیەک بن سەبارەت بە ڕووداوەکانی ئێران. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە بینیتان ئامارێک بوو لەو شتانی کە ڕوویداوە لە ماوەی ڕابردوودا لە ئێران. ئامارەکان باس لەوەکەن کە نزیک بە 40,000 کەس لە خەڵکی شۆڕەژێری ئێران کوژراون، نە لە ماوەی ساڵێکە، نە لە ماوەی 6 مانگە، نە لە ماوەی 2 هەفتەدا، تەنانەت نە لە ماوەی هەفتەیەکشدا، بەڵکو تەنها لە ماوەی 2 ڕۆژە 48 ساعات. ئەویش نە لەلایەن دوژمنی دەرەکیەوە، بەڵکو لەلایەن دەسەڵاتێکەوە کە 47 ساڵە بە درۆ ئیدعایەوە ئەکات کە ئێمە پارێزەری گیانی خەڵکین. ئەمە لەلایەکی تریشەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی دەرەکی لایانی سەڵتەنەت خواز، لایانی پاشایی خواز ویستوویەتی کە ئەم شۆڕشە خوێنینەی گەلانی ئێران بکاتە ناوی خۆیەوە، و ڕێبەرەکەیان یانی ڕەزا پەهلەوی وتوێتی کە خەڵک بە فەراخانی من هاتوونەتە سەر شەقام، و کاتێکیش کە ڕۆژنامە نووسێک لیە پرسێت کە باشە تۆ ئەو فەراخانەتدا ئێستا ئەوە تا خەڵک لە شەقامەکانە بە خاک و خوێن کێشراون، ئەڵێ من فەراخانم نەدا، خەڵک هاتوون بە شوێنی من. و لەلایەکی تریشەوە ئەمانە دەستیان کردووە بە سەرکوتێکی هاوشێوەی سەرکوتی کۆماری ئیسلامی بە نسبەتی باقی ئۆپۆزیسیۆن لە دەروەی وڵات. شعارەکانیان، جنێوەکانیان کە زۆر جار نەتەنها بوونی ئازادی پێوە نیە، بەڵکو هاوکات
زۆرێک لە شوعارەکانیشیان زۆریەک لە جنێوەکانیان هەمووی جنسیەتی و زدە ژنانێشە کە ئەمە ماهیەتی واقعی ئەو جەریانە نیشانەدا. دەستیان کردووە بە جەعلی هەندێک ڤیدۆ و دەنگستنە سەری. ئەوە چاولەیەکن ئێستا دوای ئەم قسانەی من ئەوەی چاولەیەکن و لە لایەکی تریشەوە هاتوون هەندێک غەیرە کوردیان هێناوە لە تەرەفدارەکانی خۆیان و بە لەهجەیەکی زۆر 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 تابلۆکە ئەمە کورد نییە بەڵکو ئەیەوێت عەمدەن لەهجەیەکی کوردی بدا بە خۆی هاتوون بژی پەهلەوی و بژی شاکەن کە ئێمە وەکو کورد شامانەوێت و زۆر قەبیحانە دەستیان داوەتە ئەوەی کە بەڵێ هەموو ئێران بە کورد و عەرەب و بەلوچ و تورک و لۆڕ و هەموو گەلانی ناو ئێرە هاوارەکەن کە پەهلەوی بگەڕێتەوە. هاوکار لەگەڵ ئەم درۆ پەهلەویش دەفتەرچەیەکی ئیسراری بڵاو کردوەتەوە کە لەسەر ئەوەیش قساکەین. پێش لەوە بچین هەندێک لە ئەو جەعلی ڤیدۆ و سداگوزاریانەی کە جەریانی پەهلەوی کردوێتی بیبینین جاگەڕینەوە لای ئێوە عەزیز. از طرف خودم و تمام کردهای میهن پرست تأکید میکنم، تمام کردهای میهن پرست میگن بجی ایران، بجی کردستان، بجی به نماله پهلوی، بجی به نماله پهلوی، بجی به نماله پهلوی، پاینده ایران جاوید شاه. جاوید شاه، جاوید شاه، جاوید شاه، جاوید شاه، جاوید شاه، جاوید شاه، جاوید شاه. بەڵێ هاوڕێیانی خۆشەویست، ئەوە سەنەدهایەک بوون دەکۆمنتایەک بوون کە نیشانەدا کە جەریانی پاشایخوازی لە ناو ئێرانە چۆن هاوشێوەی حکوومەت ویستویەتی کە ئۆپۆزیسیۆن سەرکوتکە و هاوکار لەگەڵ ئەوەیشە ویستویەتی کە تاریخی ڕاستەقینەی شۆڕش لە ناو ئێرانە بەتایبەت لە شۆڕشی بەفرامباری 1404 بە لاڕێ و انحرافە ببات. هەرو جۆری کە پێش لەم کلیپە بەحسم کرد ئێمە بینیومانە کە ڕەزا پەهلەوی دەفتەرچەیەکی بەناو دەفتەرچەی ئیسرار وەکو پلاتفۆرمی خۆی بۆ دەورانی گوزار بڵاو کردووە. ئەم دەفتەرچە حاوی هەندێک خاڵی زۆر زۆر گرنگە کە ئەبێ بە وردی چاوی لێ بکەین. باسێک کە دەقاودەق ئەو شتە تەزمینەکات بۆ ڕەزا پەهلەوی کە ئەگەر گەڕاوە سەر دەسەڵات شتێک بە ناوی گوزار وجودی نییە بەڵکو مستەقیم لە وەلایەتی فەقی دووبارە بۆ پاشایەتی و تەواوی جەریانەکانی تر بەتایبەت نەتەوەکانی ناو ئێران کە بە دوای مافی چارەنووسی خۆیانۆن سەرکوتەکە لە خاڵێک لە ناو ئەم دەفتەرچەی ئیسرارە بە وردی باس کراوە کە ئەبێت سنوورەکان بەتایبەت سنوورەکانی غەربی لە دەست گروهایەکی ترۆریستی وەکو داعش و پژاک و هەندێک گروهی تەجزیە تەڵەب بپارێزرێت. یعنی هەر ئالێستاوە بە بەرچەسپی تەجزیە تەڵەبی هەرو بەرچەسپەی کە کۆماری ئیسلامی 47 ساڵە ئیسفادەی لێەکە ئەوێت کوردستان سەرکوتکات و بە خاک و خوێنی بکێشێت. و ئەوە ئەگەڕێتەوە بۆ بیری ئێمە دووبارە ئەو تاریخە ئەگەڕێتەوە بۆ بیری ئێمەکە سەردەمێک بە ناوی ئیسلامەوە پۆتینەکانیان لە پایان دەرنەهێنا و هاتن کوردستانیان بە خاک و خوێن کێشە. ئێستاش پەهلەویەکان ئەیانەوێ ئەگەر هەلێکیان بۆ بڕخسێ و بەدەسەڵات بگەن ئەیانەوێ ئەمڕا بە بەهانەی نەتەوایەتی و ئێران پەرستی و میهان پەرستی و یەکپارچەگی
خاک و میهەن پۆتینەکانیان لە پایان دەرنەهێنن هەتا کوردستان دووبارە بە خاک و خوێ نەکێشن. جا ئەم باسە باسێکی زۆر دوور و درێژە، ئەمە وەکو بەرنامەی دووهەم ئێمە نەماویست کە زۆر توولانی بێتەوە، راپۆرتێک ئەبینین جا ئەم باسە ئەکەینە باسی بەرنامەی یا سێوم یا چوارممان لەگەڵ یەک دوو کارشناسی خۆشەویست تاوەتوێیەکەین. بڕۆین ئایتێمی دواییمان ببینین ئەگەڕینەوەلاتان. چۆن دەفتەرچەی باری نایاسایی دەمامەکی لەسەر مەرامەکانی پەهلەوی لادا. پاش دەستپێکردنی شۆڕشی خوێناوی بە فرامباری 1404 هەتاوی و گیان بەختکردنی هەزاران لاوی بێتاوان بەدەستی جەنایەتکارانی کۆماری ئیسلامی، جارێکی تر ڕەزا پەهلەوی کوڕی دیکتاتۆری پێشووی ئێران بە خۆشخەیاڵیەوە گەڕایەوە ناو گۆڕەپانی سیاسی. ئەو لە حیساب و کتابێکی هەڵەوە وا دەزانێت کە دەتوانێت لەسەر خوێنی ڕژاوی گەنجانی وڵات دیکتاتۆریەتی باب و باپیری جارێکی تر زیندوو بکاتەوە. ڕاوێژکارانی پەهلەوی بە سەر لێ شێواوی و پێدانی وێنەیەکی هەڵا وایان تێگەیاندووە کە ئەو تاقە بژاردەیە بۆ دەسەڵات. هەر ئەو وەهمەش وای کرد کە پلاتفۆرمێک بە ناوی دەفتەرچەی باری نایاسایی واتە هەمان دەفتەرچەی ئیسرار بڵاو بکاتەوە. بەڵگەنامەیەک کە ناوەڕۆکە فاشیستیەکەی هەموو ئومێدێکی بۆ دموکراسی کوشت و مەترسیەکی گەورەی بۆ سەر نەتەوەکانی ناو جۆغرافیای ئێران ئاشکرا کرد. لێرەدا چەند خاڵێک لەم مانیفێستی ستەمکاری لە ژێرناوی باری نایاسایی یان دەورەی ئیسرار ئەخوێنینەوە. یەکەم، قوڕخکاری دەسەڵات. لە بڕگەی 4 لاپەڕەی حوتی ئەو دەفتەرچەیەدا هاتووە پەهلەوی بە ڕاشکاوی ڕایدەگەێنێت کە لە قۆناغی باری نایاساییدا هەموو سەرۆکی سێ دەسەڵاتە سەرەکیەکەی وڵات واتە دادوەری، یاسادانان و جێبەجێکردن تەنیا لەلایەن خۆیەوە دادەنرێت. ئەمە بە واتای سڕینەوەی ئیرادەی گەل و کۆکردنەوەی هەموو جڵەوی دەوڵەتە لە دەستی یەک کەسدا. دووهەم، ڕێفراندۆمێکی پڕ لە تەڵە. لە بڕگەی 12/6 لە لاپەڕەی 9 باس لە ڕێفراندۆمێک دەکرێت کە تێیدا خەڵک تەنیا دەبێت لە نێوان پاشایەتی و کۆماری یەکێکیان هەڵبژێرن. ئەم مۆدێلە بەڵێ یان نەخێرا ڕێک دووبارەکردنەوەی تەڵەکەی خومەینیە لە ساڵی 1358دا کە تێیدا فرەیی سیاسی و مافی نەتەوەکان دەکرێتە قوربانی بڕیارێکی پێشوەختە. خاڵی سێهەم، زیندووکردنەوەی ساواکی نوێ. ترسناکترین بەشی ئەم پرۆژەیە دروستکردنی دەستگایەکی ئەمنی نوێ کە تەنیا بەرامبەر بە شەخسی ڕەزا پەهلەوی وەڵام دەردەبێت. ئەمە واتە دروستکردنی ماشینێکی سەرکوتگەر کە لە سەرووی یاسا و چاودێریەوە تەنیا بۆ پاراستنی کورسی پەهلەوی کار دەکات. ئەم دەفتەرچەیە نیشانیدا کە ڕەزا پەهلەوی نەک هەر باوەڕی بە دموکراسی نییە، بەڵکو دەیەوێت دەسەڵاتێکی فاشیستی و مەرکەزی بەسەر نەتەوەکانی ناو ئێران بە تایبەت کورد و بەلوچ و باقی پێکاتەکانی تر بسەپێنێتەوە. گەلی ئێمە بۆ ئەوە خوێن نادا تا جەلادێک بە جەلادێکی تر بگۆڕێت. ئازادی ڕاستەقینە لە دابەشکردنی دەسەڵات و دام پێدانان بە مافی نەتەوەکاندایە، نەک لە گەڕانەوە بۆ سەردەمی تاریکی پاشایەتی. بەڵێ عەزیزان و خۆشەویستان، ئەوەی کە بینیتان کورتەیەک بوو لەسەر
دەفتەرچەی ئستراری پەهلەوی کە بڵاوی کردوەوە و ئەو خاڵانەی کە گرنگە ئێمە سەرنج بخێنە سەری و بزانین کە جریانی پەهلەوی ئەگەر بێتە سەرکار و بەدەسەڵات بگا بە یارمەتی ئێستا هێزی دەرەکی و ئەمانە و ئەمان ئەتوانن چ جنایەتهایەک بکەن هاوشێوەی جنایەتەکانی کۆماری ئیسلامی لە ساڵەکانی پێشەوە و ساڵەکانی سەرەکی ئینقلابی ئێران و جنایەتهایی کە تا ئێستایش هەر بەردەوامەوە بە دڵنیاییەوە ئەگەر جریانی پایلەوی جریانی فاشیستی هەر نوع جریانێکی فاشیستی بەدەسەڵات بگا لە ئێرانە هاوشێوەی ئەوانە ڕووەدا کە پێشتر باوکیشا لە سەردەمی پەهلەویە کردوێتی باو باپیریشا ئەڵبەتە و پاش ئەویش خومینی و خامنەیی لە سەردەمی کۆماری ئیسلامیە کردویانە. وتمان باسە زۆر باسێکی گرنگە بە وردی چاولەیەکین تاکو بزانین ئێستا باتەوە جوبەوەی کە ئیمکانیەوە هەیە کە شەڕێکی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە ڕووبدە ئەگەری هەر گۆڕانکاریەک لە ناوچەکە هەیە، بەڵام ئێمە لە بەرنامەکانی داهاتوو ئەمانەوێ بە وردی لەسەر ئەم بابەتە قسە بکەین و داوای لە چەند میوانێک شەکەین کە بەشدار بن لەگەڵمانە و لە بەرنامەی داهاتووە بە بەربڵاوی باسی ئەم بابەتەکە. بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە. بینەرانی خۆشەویست، تا بەرنامەی داهاتوو بمێنن بە خۆشی و بە هیوای سەرکەوتن بۆ گەلی ئازادی خواست لە کوردستان، لە ئێران و لە هەموو جیهان. هەر بەخێر.